بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان لا درس عقيدة طحاوي دقينا درس سيزدهم. لا درس سيزدهم ديري چنده؟ درسی سێزدەهەم لە دێڕی هەفتا و دووەوە دەست پێ دەکەین. دێڕی هەفتا و دوو باس لە ئیمان بە مەلائیکەت و پێغەمبەران دەکات، سەلات و سەلامی خۆی گەورەیان لەسەر بێت. دەڵێ وەنؤمن بالمەلائیکەتی والنەبیین، و ئیمانمان هەیە و ئیمان دەهێنین بە چی؟ بە هەموو فریشتەکانی خۆی گەورە و بە هەموو پێغەمبەران والکتب المنزلة على المرسلين، و بەسەر هەموو ئەو کتێبانەی کە دابەزیون بۆ سەر پێغەمبەران. ونشهد أنهم كانوا على الحق المبين، شاهدیش دەدەین ئەوانان لەسەر حەقێکی ڕوون و ئاشکرا و تەواون. واتە دانەر پێمان دەڵێت پێویستە ئێمە لە باسی پایەکانی ئیمان بڕوامان بە فریشتەکان هەبێت، هەموو ئەو فریشتانەی کە خۆی گەورە دروستی کردوون کە ژمارەیان هەرخوا خۆی دەزانێت چەندە و چۆنە، کە فریشتەکان نێر و مێیان نییە، تەنها خۆی گەورە بۆ کاری تایبەت خەڵقی کردوون. جا هەیانە تایبەتە بە وەحیەوە، هەیانە تایبەتە بە ڕوحکێشانەوە، هەیانە تایبەتە بە بارانەوە، هەیانە تایبەتە بە شاخەکانەوە، هەیانە دەگەڵێن بۆ مەجلیسی زیکر، عیبادەتی خۆی گەورەش دەکەن تەبعاً. جا ئیدی هەموویان ناژمێردرێن، گرنگ ئەوەیە عالمێک هەیە کە عالمی مەلائیکەتە، خۆی گەورە بۆچی خەڵقی کردوون؟ بۆ ئەوەی کە عیبادەتی خوا دەکەن ئەوانیش تەبعاً. دووەمیان هەر کارێکی پێس پاردوون، لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون، لە کاری خۆی گەورە دەرناچن، سەرپێچی ناکەن لە فەرمانی خۆی گەورە، خوا چیان پێ بڵێ ئەوە دەکەن. بۆ چەند کارێکی تایبەت خۆی پەروەردگار ئەو فریشتانەی دروست کردوون. فریشتە ڕەمزی ڕەحمەت و بەرەکەتە لە هەر شوێنێک بێت. جا فریشتە هاودەمی ئینسانی ئیماندارە، هەروەکو شەیتانەکانیش هاودەمی ئینسانی بێدین و خراپکارن. هەر کاتێک ئینسان لە ئیمان و ئیسلامەتی و دین و ئیمان نزیک بۆیەوە، فریشتەکان دەبنە هاوڕێ و هاوڕێتی دەکەن. هەر کاتێک لە خراپە نزیک بووە، لە شەیتانەکان نزیک دەبێتەوە والعیاذ بالله. ئەوە دەبێ ئیمانمان بەوە هەبێ ئەو فریشتانە کە خۆی گەورە دروستی کردوون و بۆنیان هەیە و کاری تابەتیان پێ سپێردراوە لەلایەن خۆی پەروەردگار، و بە هەموو پێغەمبەران تەبعاً بڕوامان بە هەموویان هەیە، وەکو بڕوا پێ هەبوون کە 124,000 پێغەمبەر هاتوون، هەندێکیان نەبی بوون، هەندێکیشیان ڕەسوول. ئەوانە خۆی گەورە نادوونی بەپێی پێویستی بڕوامان بە هەموویان هەیە، بەپێی سەردەم و پێویستی خۆی گەورە بۆ شوێنی خۆی، بۆ سەرقەومێک، بۆ وڵاتێک، بۆ شوێنێک ناردوونی بەپێی پێویستی خۆی پەروەردگار پێغەمبەرانی ناردوون. پێغەمبەرانیش هەمویان لە ئەساسدا یەکن، بڕوامان بە هەمویان هەیە، وەکو مەسیحیەکان ناڵێن بڕوامان بە عیسا هەیە بەس بە موحەممەدی نیان، بە موسای نیان، بە یەکی دیکە نیە، بەڵکو دەڵێن بڕوامان بە هەر هەمووی هەیە. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله. ئیمانمان بە خۆی پەروەردگار هەیە، بە فریشتەکانی هەیە، بە کتێبەکانی هەیە، بە پێغەمبەرانیشی هەیە. بەڵام وەکو شوێن کەوتن تەنها شوێنی کێ دەکەوێن؟ شوێنی پێغەمبەری خۆمان کە محەممەدە صلی الله عليه وسلم. واتە بڕوامان بەوەی هەیە کە عیسا بۆ نمونە پێغەمبەری خۆیە لەلایەن خۆی گەورەوە هاتووە و حەقێکی تێر و تەسەل و تەواوی بۆ هاتووە، ئەوەی کە لەلای بخوای گەورە بۆی هاتووە حەق و تەواو بۆ سەردەمی خۆی تەواو بووە. بەڵام بۆ ئێستا نابێ کەسێک بڵێ من مەسیحی دەبم و ئەویش هەر پێغەمبەرە و جا فەرقی چییە، ئەویش هەر مسڵمانە. ئێستا ئەو دینەی ئەوی نەسخ بۆتەوە، تەنها دەبێت شوێن پێغەمبەر بکەوێن صلی الله عليه وسلم، لەسەر ڕێی ئیسلامیش بین. هەر کەسێک غەیری ئەوە هەڵبژێرێ لەلای خۆی گەورە لێ قبوڵ ناکرێت، لێ قبوڵ ناکرێت. ئەنجا لە سونەتی پێغەمبەریش داهاتووە الئیمان ئەن تؤمن بالله. ئیمان چییە؟ ئیمانت بەخوا هەبێ، و مەلائیکەتیهی، بە مەلائیکەتەکانی خۆی گەورە، و کتوبیهی،
بە کتێبەکانی هەموو ئەو کتێبانەی کە خوای گەورە ناردوونی لە ڕێی پێغەمبەرانەوە ورسوله وهمو پیغمبرانش واليوم الآخر وروج دوایی وتؤمن بالقدر خيره وشره إيمانش من بقدر خير وشر واتا خوش وناخوش وشاك وخرابي هيك كاتك خواهي قولة تاقيمان دكاتوا قضاء وقدرك من بسر ديد أعوى باسي إيمان هنا نبا فريشتكانو بپیغمبرانو وبكتبكانش كبويان دابزيوه لدي رحف توصيدا دانر باسي تايبد من يكاني أهل السنة جماعة من بودكات ونسمي أهل قبلتنا مسلمين مؤمنين وإما بأهل قبلة دلين مسلمان وإيمان دار ما داموا بما جاء به النبي معترفين ما دام بويك پیغمبر هناويتي داني بلادين كراستا وأنه وله بكل ما قاله وأخبر مصدقين وله بكل ما قاله أخبره وهمو أوشتيكا پیغمبران قوتيان أو هواليان پیداوا أوان مصدقين براستي دزانن ليرة دانار شتيك دلي توزك كمكتيك تدايا وهندق لزانيان طبعا وكوبلي يعني رونيان كردوتوا وكوبلي شتيكي أو بو شوازە مطلقين نییە شتێکی تێدا هەیە کە دەبێ بیڵێن ئەویش ئەوەیە کە دەڵێ ما جاء به النبي معترفين یان مصدقين طبعا اعتراف کردن و تصدیق پەیوەستی بە دڵ و لایانی زمانەوە هەیە یاخود دڵەوە هەیە بەڵام ڕاستتر ئەگەر بڵێین عمل وەکو بڵێ پێکهێنەری ئیمانە لێرەدا زیاتر باسی عملی نەکردووە دانار کە پێی وایە ئیمان تەنها بزمان و بەدڵە کە بەڕاستی بزانی عمل دەڵێت تەواوکەرە نەک پێکهێنەر بەڵام ڕاستەکەی ئەوەیە وەکو جمهور لەسەر ئەوەندە ڕای زۆرینە کە عمل پێکهێنەری ئیمانە جا طبعا دەبێ ئەوەش بڵێن لێرەدا کە دەڵێ مادام ئەوەی کە پێغەمبەر هێناویەتی ئەهلی قیبلەیە دانی پێدادەنێ و بەڕاستی دەزانێت دەبێ ئەوەندەشی بۆ زیادکەن إلا من فعل ناقصا من نواقص الإسلام إلا كسيك نابي كداني بيدا دنيش تيكيش بكا لو شتاني كي إيماني بي هالدوشتوا چونك هزار جار داني بيدا بني و براستي بزاني أوي كي پیغمبر هناويتي بلام شتيك بكا كإسلام إيماني بي هالدوشتوا النواقص و هالوشين روي إيمان و إسلامتيا أو كاتي إنسان إيمانك هالدوشتوا بونو منكابرا قالتا بإسلام كان زنێو بە ئیسلام بدات حەز بە سەرکەوتنی ئیسلام نەکات ئاوا یعنی چۆن دەڵێ هەڵوەشێنەرەوەی ئیمانە دەبێ ئەوەشی لەگەڵدا بڵێن بەڵگەشی ئەوەیە کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم من صلى صلاتنا لەگەڵ ئێمە هەر کەسێک نوێژ بکات واستقبل قبلتنا ڕوو لە قیبلەی ئێمە کات وأكل ذبيحتنا سربراوي إيما بخوا فذلك المسلم الذي له ذمة الله وذمة رسوله أو مسلمانيك ذمي خواهي پروردگار و پیغمبری بو هي صلى الله عليه وسلم بلا مكو قتمان نابي أو كسا شتيكي لب ديار كويت بدر كويت كإيماني بي هل دوشتو ديوري حفتاو شاد الله ولا نخوض في الله إيما بعقل خومان روناتين لا ذاتي خواهي قورده چونکە ئینسان ناتوانێت ذاتی خوای گەورە بە عەقڵی خۆی بزانێت ولا نخوض في الله يعني يعني في ذات الله أو في كيفية الله ولو شتانەی کە تەنها خوا نەبێت نەیانزانێت لەو شتانەدا ڕۆناچین چونکە لێی ناگەینە حەقیقەت ولا يحيطون به علما لێی ناگەینە حەقیقەت بۆ نمونە خوای گەورە لەسەر عەرشە ناڵێن ئەرێ لەسەر عەرش بوونەکەی چۆنە چونکە ئەوە لێی ناگەیە قەنەعەت و پەیوەندیشی بە ئێمەوە نییە چونکە باز نەکراوە بەڵکو ئەوە تایبەتە بە خوای پەروەردگارەوە ولا نماری في دين الله و هەروەها مناقەشەش دەربارەی دینی خوای گەورە ناکەین شوبهە دروستکەین و شتێک بڵێن کە ناڕەوا بێت کە زانیمان هەر شتێک ساغ بووە دینی خوای گەورەیە و قورئانە و سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە حکمەتەکەشی نازانین
تسلیم بالکەچی دەبین نەک ڕەخلەی لێ بگرین یان گومانێکی بۆ دروستکەین جا چۆن دەبێ و چۆن نابێ ئەوە مادام قورئان و سنەتە و شریعەتی خوای گەورەیە کەواتە دەبێ تەسلیمی ببین دیاڕی 75 دەڵێ وەلا نوجادل فی القورئان مناقەشەش دەربارەی قورئان ناکەین دوو شتیان لێک داوەتەوە زانایان دەربارەی ئەو دیێڕە یەکەمیان واتە ناڵێن قورئان مەخلووقە دووەمیان واتە ناڵێن ئەو قیرائەتانەی کە متەواتیرن مناقەشە بکەین ڕاست بن یان ڕاست دەبن یاخود تەعنیان لێ بدەین دەربارەی قورئان ونشهد أنه كلام رب العالمين شاهدی دەدەین کە ئەو قورئانە کەلامی پەروەردگاری جیهانیانە پەروەردگاری جیهانیانە نزل به الروح الأمين کێدای بەزاندووە ڕوح الأمين کە جوبرائیلە هێناویەتی فعلمه سيد المرسلين محمدا صلى الله عليه وسلم فێری کردووە ئەو پێغەمبەرە کە محەممەدە کە گەورەی هەموو پێغەمبەرانە سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت وهو كلام الله تعالى أو قرآن كلام قسي خواي پروردگارا لا يساويه شيء من كلام المخلوقين لا هیچ شتێک دا وەکو قسەی ئینسان نییە وەکو قسەی مەخلوق نییە چونکە کەلامی خوای پەروەردگارە ناشوبهێتە کەلامی ئینسان ناڵێن وەکو کەلامی ئینسانە نایشوبهێنین بە کەلامی ئینسان ناڵێن مەخلوقە بەڵکو دەڵێن چییە کەلامی خوای پەروەردگارە و وەکو چۆن خوای گەورە زات و سیفەتی جیایە لەگەڵ مەخلوق ئەو کەلامی خوای گەورەش لەگەڵ هەموو مەخلوق دەگرێت جیایە برا تەماشاکەن ئینسانی یەک پیتی قورئان دەخوێنێتەوە چەند خێری هەیە دەخێر ئەلیف لام میم سێ پیتە سی خێری هەیە بە هیچ کتێبێک ئەو هەندە خێر و پاداش دەست ناکەوێت وەختێک دەیخوێنی فریشتەکانی خوای گەورە دەورت دەدەن دڵت ئارام دەبێت ئاسوودە دەبێت دڵت پێی خۆش دەبێت حتا بیخوێنی زیاتر لەگەڵی تێکەڵبی لێ وەڕاز نابی ئەوە کەلامی خوا نەبوایە ئێستا لەمێش دەبوو ئینسان جارێک دوو جار کتێبەکی دەخوێنێتەوە لەبەر چاوی دەکەوێت یان لێی وەڕاز دەبێت بەڵام قورئان بەردەوام بیخوێنێت لێی وەڕاز نابی لە هیچ شتێکدا ناشوبهێتە كلام إنسان ولا نقول بخلقه ولا نخالف جماعة المسلمين ونالين قرآن مخلوق و درسكرا ودلين كلام خواي قوريو قصي خواي پروردگارا وهروها مخالفي كوملي مسلمانان ناكين لودا كدلين أو قرآن كلام خواي پروردگارو إمش هر أو دلينو مخالفي أو ناكين ديري حفتا وهاش دليم ولا نكفر أحدا من أهل القبلة وها هر هيج كسيق لأهل قبلة بكافر دانانين بشي بذنب بهيج جناه تاوانك باشتر وابا بيقو تايا بهمو جناهك شكو هنده جناه هي احتمال إنساني بكافر دبت ما لم يستحله ما دام أو كسب حلالي نزانت دانر لير ذات صدرين ضل أو كسيك روي لقبلة جناه تاوان دكات إما بكافري نازانين هم مسلمانك يتبع عابد ما دام جناحك بحلال نازانت ما دام موكو جناحك ديكات إنسان بي كافر نابد طبعا تنبير كدنويك هي كوم أوي كباس كراو أهل سنة جماعة أوا طبعا بيردكنا وهر أوش طاعة كوم ألق هنا مرجئان بيضلين كدلين گناه تاوان نكر إنسان بي كافر نابد بلكو هيج زررك شينيا بو إيماني تاوان گناه حنو كهيج زرري كاريگري لسر إيماني نيا وإنساني بهيج گناه كي هر أصلا يعني نكافرون تاوان بارج ناكن أصل إيماني هر هيد الله كابر هر چي بيكات مرجئة ولا يستفكر كان اگر استبناويش نما بن بفكر ما ون بله انا والله دوم والله جاوا دبل اخوان ببرسيه وانا زور عجائب بيردكنوا كومالي كان خوارجيان بيدلين
كإنس عكسي مرجئة بردكنوا طبعا كانت خويا كم فرقة كدر كوت خوارج بون يحكم فرقة عقيدية كدر كوتن لسردمي الصحابة كان دا لدواي پیغمبر صلى الله عليه وسلم خوارج بون كأوان بعكس سيوان ضلين سي إنسان بقناهي قورة كافر دبت بقناهي قورة كافر دبت إيه غيبت قناهي كي قورة دزي قناهي كي قورة بختان قناهي كي قورة آخر إيماني إيماني تواويني نق إيماني هرنية يعني أو كاتي دزي كي دكا إيمانكي وكو بيوز لدغيدا نامينيت أما إيماني النية أو كسيك خويتير بدراو سيكي برسيبيت معناي وانية إيماني كافر بو معناي واي هذا بأوشانا تفسيركي تيبقن معناي واي إيمانكي تواوينية برام كامل نية أو يغش قال إيمان نية معناي وانية أمتي بيغمبريني ولا إسلام وذا كوتوا معناي واي أو كسل سر شويني بيغمبريني صلى الله عليه وسلم أنزا خوارجش دلين إنسان بقناهي قورة كافر دبيت وهرتو كان هلان يكم فرقة خوارج بن كدر كوتن كآوان كردو زورك للصحابي بيغمبرشان كافر كت صلى الله عليه وسلم شهيدشان كردن والله شهيدشان كردن أي شون أو جال برانبر يوان دا مرجئة بيدا بون كل ألو سريا أو سري قرت ويجو سري قرت كل أقول هرب هيج كافر نابي حتى قلنا حيبي كمشكلة نية أو جاء أهل السنة جماعة ضلين سيم مرجئة لدواي خوارج بحر لدواي خوارج وكبلي بفترة الزمن كرق مرجئة بيدا دبن دواء فكري ديكا شي بدوا دادن دواء معتزلة بيدا دبيت فكري ديكا بيدا دبن بالله استاش هميان ماون بلام لجيرناوي ديكدا يان او ناوان نما بس فكره كما اسا فكري معتزله قال لك زوره فكري معتزله دواء باسي كنت شيء جاء اهل السنه والجماعه ضلين شي ضلين انسان بغناه كافر نابت بلام تاوان بار دبيت وإيماني بي ضعيف دبيت إيمانكي بي كم دكات بهيج تاوانك يعني بونمونا وكو تاوان بهيج تاوانك كافر نابت تنها بالنويج نبت نويج أويش خلافي لسره دو راي بقوتي لسرن رنق أرجحتر أو بك با نويجي كافر دبيت لروي بالقوى بلام المهم أوش خلافي تدعي أما بقناها كان ديكا مادام بحلال يا نزاني بي كافر نابي بلام بي تاوان بار وقناه بار دبيت وهروها إيمانشي بي كم دكات أو الشرك جهازة شون إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك بيز قال الشرك خواهي لي خوش بلام الشرك براوته والتوبة لنا كي لسري بمري أو لخوش بوني النية لخوش بوني النية زي طبعا هذيك لو أنا هندك بلقي هنا ونوا بلام الراي راس تواو بلقدار أو يك أهل السنة والجماعة لسريتي كيستا أو لو كتبه خوين ما نو باس ما كرت ولا نقول لا يضر مع الإيمان ذنب لمن عمله أو رد بوكي رد بمرجئي إما نالين لقل إيمان داهج قناهيك زررينية لا يضر مع الإيمان ذنب ولا نقول نالين لقل إيمان دا قناه زررينية كمرجئة دلنا قال إيمان دار بوي قناه زررينية والله عجاوك هاتشي إيمانك بكيف يخد قناحا كيو هيد زررشيني ببرام وأوادك خلق بكيف يخوها مشتكي بكات لبرجواندي صلاة داركان بوي أوشيان زياتر بارا بيداوا شكو قناحي قدوا بكيف خوكتان دي زررينية بو إيماني ظلمي بكي قناحي بكي تسبكي مشكلة نية نخير هو نالين أهل السنة نالين إنسان هر گناهێکی بکات زەرەری نییە بەڵکو دەڵێن ئیمانت پێی کەم دەکاوە ئیمانت پێی زەعیف دەبێت و بەڕاستی گوناهیش خەتەرە بەریدی کوفرە جاری وایە ئینسان هەند گوناه هەند دەکات دوایە لەو سەری بەبێ ئیمانی دەردەچی برام چۆن دەیڕی هەشتا دەڵێ نەڕجو للمحسنین من المؤمنین ئومێدەوارین بۆ ئیماندارانی چاکەکار ئەن یعفو عنهم ئومێدیشیان بۆ دەکەین
لێخۆشبوونی خوای گەورە ويدخلهم الجنة برحمته داوایان بۆ دەکەین و ئومێدەوارین خوای گەورە بیان باتە بەهەشت بە ڕەحمەتی خۆی بیان باتە بەهەشت بە ڕەحمەتی خۆی دەبن ولا نأمن عليهم ئەمینیش نابین لێیان بڵێن کاکە هەرچی ئیماندارە لە بەهەشتەیە ولا نشهد لهم بالجنة شایدی بەهەشتێ بۆ کەسێکی دیاریکراو نادەین ونستغفر لمسيئهم داوای لێخۆشبوون بۆ تاوانبارەکانیان دەکەین ونخاف عليهم ولا نقنطهم و هەروەها دەترسین لێشیان کە خوا لێیان خۆش نەبێت بەڵام ناومێدیش نابین کە خوای گەورە لێیان خۆش بێت ئەوە مەبەست ئەوەیە کە ئینسان هەمیشە ئەمین نەبێت لە هیچ کەسێک بڵێ کە تازەتەوە ئەو خوا ئەوەی سزا نادات یان بڵێ وەڵا خوا من قەت سزا نادات ئەو ئەمینی نابێت نابێ بەژڵە خوا قەت لێ خۆش نابێت یان نابێ بڵێ وەڵا خوا قەت لە فڵان کەسی خۆش نابێت ئەمە بەعام دەڵێن هەرچی ئیماندارە لە بەهەشتەیە بەڵام ڕەنگە ئیماندار بە بایتاوانەکانی خۆی بسووتێت هەرچی کافرە پێ لە بەهەشتێ نانێت بەڵام کەسێکی دیاریکرا و دەمرێت یەکسەر دەستی لەسەر دانانێن بڵێن ئەوە لە نێوقەتێ بەهەشتەیە دەستیش لەسەر کەس دانانێن بڵێن ئەوە لە نێوقەتی جەهەنەمەیە بۆ لەبەر ئەوەی بەڵکو ئەو کابرایەت تۆبەی کرد بێ من پێم نەزانی بێت دووەم ئەوە عیلمی غەیبە خۆ من عیلمی غەیب نازانم بڵێ فڵان کەس لە جەهەنەمەیە بەڵام دەڵێن بە پێی کردەوەکانی ئەو پیاوە وا پێ دەچی مسلمان نەبوو بێت ئەو پیاوەش ئومێدی بەهەشتمان پێی هەیە ئەو کەسەش کە پێغەمبەر خەبەری داوە بەهەشتەیە عەشەڕەی موبەشەڕە هەنا ئەو ئیشکالمان نییە پێغەمبەران لە بەهەشتێنە ئیشکالمان نییەوە بەڵام ئەوانی دیکە هەر ئەوەیە کە ئینسان ئومێدی چاکەی بە هەموو مسلمانێک هەیە داوای لێخۆشبوونی بۆ دەکات و هەروەها بێباوەڕیش دەڵێن چوونە جەهەنەم و بەهەشتی بەدەست خوای گەورەیە و عیلمەکەی لە لای خوایە بەڵام بەگشتی مسلمان لە بەهەشتەیە و بێباوەڕیش تەبعەن لە جەهەنەمەیە دێڕی هەشتاویە کۆتا هەمین دەڵێ والأمن واليأس ينقلان عن الملة و هەروەها ئەمن و ئەمین بوون لەوەی کە بڵێ من هەر ئەسڵەن ناسمە جەهەنەمی خوا سزام نادا و بێ ئومێدیش بی لەوەی کە هەر ناچیە بەهەشتێ یان فڵان کەس هەر ناچی ينقلان عن الملة ئینسان لە ئیسلام دەردەکەن وسبيل الحق بينهما لأهل القبلة و هەروەها ڕێگای ڕاست و تەواو لەو نێوانەیەدایە کە نێوانەکەیان چییە؟ خەوف و ڕەجایە کە نێوانەکەیان خەوف و ڕەجایە کەسێکی چاکمان بینی دەڵێن ئومێدی چاکمان پێ هەیە کەسێکی خراپشمان بینی دەڵێن بە پێی کردەوەکانی مەترسیمان لەو کەسە هەیە لە فەرمایشت پێغەمبەریش داهاتووە والأمن من مكر الله واليأس من روح الله لە گەورەترین گوناه و تاوانە پێغەمبەر فەرموویەتی صلى الله عليه وسلم تقریبا ئەوەی کە پێویست بێ لێرەدا تا کۆتایی دێڕی هەشتاوێکشمان باس کرد تا دێڕی هەشتا و دوو ئەو دەرسەش کۆتایی پێدێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين ئەگەر پرسیارێک شتێکتان هەبوو دەربارەی شتێک ئەوە ڕوونتری دەکەینەوە